خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە لێکەوتەکانی بەردەوامی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەکەین قسە لەسەرەوە دەکەین ئایا جەنگەکە بەکوێ دەگا و دۆناڵد ترامپ باسی لەوە کردو کە سەرکردایەتی نوێی ئێران گفتوگۆیان دێ و ئەویش ڕازیایە بەم زوانە گفتوگۆ دەکرێت یاخود شەڕەکە دەوەستێت یاخود دوای تیرۆرکردنی ڕابەری باوای کۆماری ئیسلامی ئێران دۆخی ئێران چی بەسەردێ ئایا بەدیل هەیە جێگرەوە هەیە لێکەوتەکانی ئەم جەنگە لەسەر ناوچەکە لەسەر هەرێم لەسەر عێراق چی دەبێ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک فەرید ئەسەسەر سیاسەتمەدار قسەی لەسەر دەکەین کاک فەرید بەخێر بێن سوپاسیان سوپاس دەکەین سەرەتا خوێنەوەی بەڕێز بزانم لەبارەی دەستپێکردنەوەی جەنگەکە جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و ئامانجەکەیان چیە لەم جەنگە پەیوەندی تەنە بە مەسەلەی موشکی بالیستی و بەرنامەی ئەتۆمیەوە یاخود دەیانەوێت بۆ نمونە هیچ وڵاتێک نەمێنێت لە ناوچەکە کە تەسلیمیان نەبێت. بەڵێ یعنی ئەم مەسەلەیە زۆرتر ئەمان باتە سەر باسکردنی گروپێک کە لە ئەمریکا هەیە ئەویش ڕاستڕەوە توندڕەوەکانن یعنی ئەو ڕاستڕەوە توندڕەوەکان ترامپ بێت یەکێشکە بێت ئەو جۆرە بیرکردنەوەیان هەیە بۆ جۆرە سەیری مەسەلەکە ئەکەن کە بەهێزترین هێز لە هەموو جیهانە و بەهێزترین هێز لە مێژوودا ئێستا ئەمریکایە هیچ هێزێک بەژایی مێژوو خۆیان وا ئەڵێن بەڵام ئەمە ڕاستیەکەیە یعنی تۆ ئەمریکا بەراورد بکە لەگەڵ هەموو جیهان ئەتوانێت شەڕ لەگەڵ هەموو جیهان بکات لەبەرەوە هیچ هێزێک بە درێژایی مێژوو بەقەد ئەمریکا نەگەیشتۆتە ئەو ڕادەیەی هێز ئەڵێن ئێمە ئەو هەموو هێزەمان هەیە و کۆمەڵێک کێشەشمان هەیە باشە ئێمە بۆ ئستثماری ئەو هێزە نەکەین سوودی لێ وەربگرین بەکاری بێنین وەکو چۆن کاتی خۆی بەریتانیا جۆرێک لەو جۆرە تێڕوانینای هەبوو کە ئەوت ئێمە هێزێکی زۆر گەورەین ئەتوانین هەموو شوێنێک داگیر بکەین ئەنجا فعلا بەریتانیا ژمارەیەک وڵاتی لەسەر تاسەری جیهانە داگیر کرد یەکێ لەوانەیە ئەمریکا خۆی یەکێک لە مستەعمەرەکانی بەریتانیا ئەوان خۆیان باسی ئەوەیانە کرد کە ئێمە ئەو وڵاتین کە خۆر لە سایەی دەسەڵاتی ئێمە ون نابێت چکە تۆ ئەچیتە هەر وڵاتێکە داگیرت کردووە یان بە درێژایی گۆی زەمین ئەمانە ئێستا ئەمانە لە بەریتانیا بەهێزترن بەریتانیا بەشێکە ئێستا یان پابەندی ئەمریکایە وڵاتێکی بەو جۆرە وەکو جاران سەربەخۆ نییە و مستعمەراتیشی کەمە ئەمان ئەڵێن ئێمە ئەگەر سوود لەو هێزە نەبینین ئەی بۆچی ئەو هێزەمان دروست کردو ئەو شارستانێتی گەورەمان دروست کردووە پارەمان بەو هەموو چەکە داوە ئەو هەموو پارەیەمان سەرف کردووە توانیومان ئەم شارستانیەتە پێشکەوتووە بەدیبێنین ئەگەر ئێمە ڕابەرایەتی هەموو جیهان نەکەین و خەڵک وەک خۆمان لێ نەکەین بەمانە شارستانیەکەی ئەمە لای ڕاستڕەوەکان وایە ڕاستڕەوە تۆندڕەوەکانی ئەمریکا وایە ئیتر ترامپ بێت و پێش ترامپی شەر خەڵکیوە هەبووە بەڵام ئەمەیان هەرە توندڕەوەکانیان ئێستا ئیدارە ئەمریکا ئێستا گروپێکی توندڕەوە بڵێ بەڵێ ئێستا گروپێکی هەرە توندڕەوە جگە لەوەی تێڕوانینێکی یاخود تەفسیرێکی ئاینیشی هەیە بۆ مەسەلەکان یعنی ئەمە تێکەڵەکات ئەم لایەنە ئیمپریالیستیە لەگەڵ هەندێک لە تێڕوانینە ئاینیەکان یعنی ئەمە بە ئەرچی خۆیان ئەزانن چونکە ئەمان مەسیحین ئەوان ئاعتراف بە ئیسلام ناکەن ئاعتراف بە دینی تر ناکەن مەترسیان چیە بڵێنە سەر کۆی بڵێ ئاسایشی جیان ئاسایشی ناوچەکە یعنی ئەم ڕازڕەوە توندڕەوانە ئەمریکا بێ لە وڵاتێکی تر بێ بەڵێ ئەو توندڕەوانە کە لاواز بن هەر لە شوێنی خۆیان ئەمێنەوە هیچ کێشەیان نییە بەڵام کاتێک کە توانای گرتنی وڵاتێکیان هەبێت بۆ نمونە ئەوان پێویستیان بەنەوتە گریمان ئەمریکا نەوتی تیان نەبوو بەڵام دەسەڵاتی گرتنی وڵاتێکی نەوتیان هەیە ئەتوانن بیگرن جگە لەوەی ئەگەر ئەوەش نەبێت ئەتوانن کودەتایەک دروستکەن لەوێ حکوومەتێک بڕوخێنن گروپێشتر لەوێ بێتە سەرکار کە سەر بەوان بێت یعنی کۆمەڵێک بژاردەی زۆریان لەبەردەستایە ئەمە یەک دووەمیشیان ئەو وڵاتانە
نەوتیان هەیە بەڵام ناتوانن دەری بێنن وەکو ئەوە نەیانبێت یان بۆ نمونە عێراق ڕەنگە ملیۆنی ساڵ بێت نەوتی هەبێت بەڵام لە سەرەتای سەدەی 20 زانراوە عێراق ئەو یا کوردستان ئەو وڵاتەیە کە بڕێکی زۆر نەوتی هەیە یا سعودیا لەوەتەی هەیە وەکو وڵاتێکی بیاباناوی سەیرەکرێت بەڵام ئەگەر ئەمریکیەکان نەهاتنایە نەوتەکەیان دەرنەکردایە ئەمانە ئێستاش هەر لەگەڵ حشتەکان ئەژیان یان شارستانێتیشیان بە خۆیانەوە نائبینێت ئەم لایەنە باشەیان هەیە کە دێن هاوکاری وڵاتە دواکەوتووەکانەکەن لە پرۆژەکانە ئەبن بە شەریک ئەم بۆ نمونە ئێمە ناتوانین نەوتی خۆمان دەرکەین ئەبێت کۆمپانیایەک بێنین ئەو کۆمپانیاش ئەبێ بیکەین بە شەریک نەوتەکە ئەفرۆشین داهاتێکمان دەسەکەوێت ئەتوانی خۆمان پێوە بەڕێوە بەرین و ئەویش هەر قازانجەکات ئەمە جۆرێکە لە جۆرەکانی جیاوازی شارستانێتی لە نێوان وڵاتەکان و جیاوازی پێشکەوتن بەس مەسم ئەم جۆرە جەنگانە هەڕەشەنین بۆ سەر دوایینی سەر ئێران و بڵێ ناوچەکەش کوی ئاسایشی بڵێنجیان ئەم جەنگانە کە ئێستا جەنگێک لە ئارادەیە بۆ جەنگەکانی دیکەش ئەمە ئەبێت بگەڕێنەوە تقریبان 20 ساڵێک لەمەوبەر ئەبێت بەو جۆرە سەیری بکەین سەرمایه‌داری قبولی هیچ سیستمێکی تر ناکات یان کە سەرمایه‌داری پێ ئەبێت پێش سەرمایه‌داری دەرەبەگایەتی بووە سەرمایه‌داری ئەبێت دەرەبەگایەتی لەناو بەرێت ئەنجە خۆی گەشە ئەکات لە قۆناغێکی دیاریکراودا لە پاڵ سەرمایه‌داریە سۆسیالیزم پەیدا بوو سۆسیالیزم بە شێوە گشتیەکەی یاخود بە شێوە کۆمۆنیستیەکەی لە وڵاتە سۆسیالیستە کۆمۆنیستیەکاندا دواتر جیهان بوو بە دووبەرە بەرەی سۆسیالیست و بەرەی سەرمایه‌داری لە ڕەوتی ململانەی نێوانیانە کە پێشبینی ئەکا لە ئایندەیە ئەم دوو ڕژێمە ناگەنەوە بە یەک هەرە بێت جەنجێکی جیهانی لە نێوانیانە ڕووبدا بەڵام لەو ململانەیە کە لە نێوان ئەم دوو سیستەمەدا ڕوویدا بەرەی سۆسیالیزم شکستی هێنا یعنی هۆکەی سەرمایه‌داری نەبوو هۆکەی کێشە ناوخۆیەکانی سۆسیالیزم بووکە جوان بەڕێوە نەبرابوو و ڕژێمەکە نەیتوانی بوو خۆشگوزارانیەک بەقەت ئەوەی سەرمایه‌داری بەدەست بێنێت بەهۆی ئەمەوە ئەمانە گەیشتنە ئەو قەناعەتی کە ئەمان ئەبێتەوەش حساب بکەین کە ئەمان ڕۆڵشیان هەبوو لە شکست پێهێنانی سۆسیالیزم و کۆمۆنیزم لە جیهانە سەرمایه‌داری بەوەی کە ململانەیەکی جیهانیان لەگەڵ دروست کرد و زۆر فشاریان بۆ دروست ئەکرد جگە لەوەی کە سۆسیالیزم خۆشی وەکو ئەزمونێک بوو لە وڵاتە سۆسیالیستەکانە شکستی هێنا چونکە مرۆڤ ژیانی مرۆڤ دابی نەکات بەڵام ئازادی ناداتێ بەسبارت بۆی کە ئێستا بۆ خۆڕڵاتی ناوەڕاست دیارە سیاسەتی ئەمریکا چی دەویان چیان لە ئێران دەوێت ئێستا بڵێن تا ڕادەیەگە وڵاتانی ناوچەکە جگە لە ئێران بڵێن هەمویان تەسلیمی ئیسرائیل و ئەمریکا بوون لە وێنە گشتێکەوە بۆی بچین یان ئەنجە ئەتوانین بڵێن چیان لە ئێران ئەوێت ئەوان پێش شکستهێنانی سۆسیالیزم مەبەستیان ئەوە بوو کە سۆسیالیزم لەناو بەرن کە سۆسیالیزم لەناو بچێت چونکە سۆسیالیزم ئەلتەرناتیڤی سەرمایه‌داریە یعنی دەرەبەگایەتی هەیە پاش دەرەبەگایەتی ئەبێتە سەرمایه‌داری ئەنجا ئەبێتە سۆسیالیزم ئەمان شکستیان نەک هەر شکستیان پێهێنا ئەمان ڕۆڵیان هەبوو لە شکست پێهێنانی سۆسیالیزم بەڵام هۆی سەرەکی خودیش سۆسیالیزم بوو کە نەیتوانی بەردەوام بێت ئەمان لە ململانەی نێوان سۆسیالیزم و سەرمایه‌داریە سەرمایه‌داری بردیەوە ئەو براوە بوو ئەوە تریانە هەمویان ڕۆژەمەکان هەمویان هەرسیان هێنا و ئەوانەیە کە سۆسیالیستیش بوون هەمویان گەڕانەوە سەرمایه‌داری ئێستا ئەمریکا سەرۆکایەتی ڕژێمە سەرمایه‌داریەکان ئەکات بەو مەفهومەی کە خۆی لی تێئەگات یعنی ئەوێت ئەو نمونەی خۆی بڵاو کاتە لەسەر تاسەری جیهانە یعنی ئەوەی ئەم ئێستا ئەوەی چەسپاند کە سەرمایه‌داری دوایین قۆناغی گەشەکردنی مرۆڤایەتیە پاش سەرمایه‌داری ڕەنگە ڕژێمی تر نێت ئێستا ڕاستە تێڕوانینی سۆسیالیستی هەیە بەڵام سیستمی سۆسیالیستی نییە سیستمی سۆسیالیزم ئێستا ئەگەر بەومانایە بێت بریتیە نەک لە لەناوبردنی سەرمایه‌داری جاران ئامانجەکەی ئەوە بوو ئێستا چاککردنی سەرمایه‌داریە پێشکەشکردنی سەرمایه‌داریەکی بە بەزەیی تر
گونجاوتر دادپەروەرتر باش ئێستا ئەمە لە ڕووی تیۆریەوە ئەمە لە ڕووی تیۆریەوە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی ئەمریکا لە سەردەمی ڕاستڕەوە تازەکانی ئێستای حکومڕانی ئەمریکا. باش بەس ئەو جەنگە بۆچی ئێستاوەی دژی ئێران بە دیاریکراوی بۆ مل پێکەسکردنە بۆ نەوتۆغازە بۆی کەس نەمێنێت لە ناوچەکە دژی بەرژەوەندەکانی ئیسرائیل بێ؟ ئەوان ینی ئێمە خۆمان من پێم وایە ڕەنگە زۆر بەوردی نەچوویدەتە ناو مەسەلەکان. مەسەلەکە ڕەهەندێکی ئاینیشی هەیە یان بمانەوەی نەمانەوێت. سێ ئاینی ئاسمانی لە جیهانە هەیە. یەکەمیان جوولەکەیە کە ئەمە لە هۆی کۆنترە، پاش ئەوە مەسیحایەتی هات، ئەنجە دواتر ئیسلامیش هات. ئەم سێ ئاینە لەوەتەی هاتنە سەرکار کێشە لە نێوانیانە هەیە، یان کێشە لە نێوان ئیسلام و مەسیحیەت هەیە، لە نێوان ئیسلام و لە نێوان ئیسلام و جوولەکایەتی هەیە، و کێشە هەندێک لە نێوان مەسیحایەتی و هینیش هەیە، جوولەکایەتیش هەیە. بەڵام نێم جەنگە ڕەهەندێکی هەیە. بەڵێ چۆنیانی چونکە ئەمانە یەکەم دین کە پەیدا بووە کە باس لە یەکخوایی ئەکات، لەمە پێش فەرەخوایی بوو، دینی جوولەکایەتیە. یعنی ئیسلام و مەسیحیەت لە بنەمادا ئەگەڕێنەوە سەر دینی جوولەکایەتی. بەڵام کە بەراوردی مەسەلەکان ئەکەیت لە نێوان جەنگە بۆی زۆر چکە کاتمان کەمە زۆر نسیمە قوڵایمیش ئەم جەنگی کە ئێستا بڵین بەکوێ دەگا دەڵێ ڕەهەندێکی ئاینیە جگە لە ڕەهەندە ئاینەکەی ڕەهەندی ئابووری ڕەهەندی ئەمنی بڵێ ڕەهەندە ئاینیەکە زۆرتر پەیوەندی بەوە هەیە کە ئەمریکا توانیوەتی زۆرتر هاوپەیمانیەک لەگەڵ جوولەکە دروست بکات، و لەناو ئەو مەدرسە ئاینیەی کە ترامپ یەکێکە لەوانە ئەرکە لەسەری کە ئیسرائیل بپارێزێت، چونکە لە دینی ئەوانە ئیسرائیل مەملەکەتی خوایە. لەبەرەوە ینی ئەو پەیمانندیە تونند و تۆڵە لە نێوانیانە هەیە، بەهۆی ئەمەشەوە ئەمان زۆر شت لە ئیسرائیل قبولەکەن، بەڵام لە لایەنەکانی تر قبول ناکەن. ئەو ڕەهەندە ئاینەکەی ڕەهەندی ئابووری چییە؟ بڵێن ڕەهەندی ئەمنی چییە؟ بڵێ خۆی لە ڕاستیدا ئەو وڵاتانە کاتێک کە ئەچن بەرەو سەرمایهداری یان زۆر لە ئەمریکاوە نزیکە بنەوە، یان هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێت، بەڵام ڕەنگە کێشەکە زۆرتر لەگەڵ بەشێکی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت کە تێڕوانینی سیاسیان جیاوازە لە تێڕوانینی ئەمریکیەکان، یان بۆ نمونە ئەوان نایەنەوێت بۆ شێوەیە تێکەڵی ئەمریکا بن کە ببن بە نۆکەری ئەمریکا، یاخود بیر لەوە ئەکەنەوە کە ببن بە وڵاتێک کە دۆستایەتی ئەمریکا بکەن، بەڵام نەک بە ڕادەیە کە ئەمریکا هەموو شتێکیان بەسەرە بسەپێنێت. ڕاستڕەوە تۆندڕەوەکان هیچ ڕژێمێکی پێشکەوتن خوازیان ناوێت، یان ئەوە یەکێکە لە مەسەلەکان، یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سۆسیالیزم ڕژێمێکی پێشکەوتن خوازە، ئەمان دژی ئەو جۆرە سۆسیالیزمەشن. ینی ئەو کێشانە هەیە. کێشەی فەڵەستین ئەوان لەگەڵ ئەوان کە چارەسەر بکرێت، بەڵام بە قازانجی ئیسرائیل لە کاتێکە ئەم کێشەیە موسڵمانەکانیش ئەیانەوێت کێشەکە چارەسەر بکرێت و فەڵەستینیەکانیش مافەکانی خۆیان بەدەست بێنن، بەڵام دوو تێڕوانینی جیاواز بۆ مەسەلەکان هەیە. ئەم ناوچەیە وزەی زۆربەی زۆری جیهان لەم ناوچەیە، سەرمایهداریش و شارستانێتیش هەر ئەوەستێتە سەر وزە، لەبەرەوە ئەو وڵاتی کە کۆنتترۆلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکات وەکو ئەوەی دڵی جیهانی کۆنتترۆل کردی بێت، و ئەمەش یەکێکە لە تێڕوانینەکانی ئەمریکیەکان. باش و چۆن ئەتوانن کۆنتترۆلی وڵات بکەن؟ ئەتوانن بە دوو شێوە کۆنتترۆلی بکەن، هێز بێنن، هێزیان هەیە وڵاتەکە داگیر بکەن، خۆی بەڕێوە بەرن، ناوتەکەی ببن. ئەمەش لەگەڵ ئەم سەردەمەیان ناگوجێت کە سەردەمی ئیستعمار و داگیرکردن نییە، لەبەرەوە ئەبێت شێوازی تر بدۆزنەوە، پشگیری ئەم ڕژێمە ئەکەن، پەیمانی لەگەڵ دروست ئەەکەن، هاوکاری ئەەکەن. ئێستا هەموو ئەو شێوانە بەکاردێت، یعنی هەموو ئەم مەسەلانە قابلی چارەسەرکردنە لە نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێوان ئەمریکیەکان. پێویستە بە ئێران و بڵین ئەمریکا و ئەو جەنگە
کە دروست بووە پێ دوایە درێژخایان بێ یەکلا دەبێتەوە لە ساڵی ڕابردوو 12 ڕۆژ بوو وەستاوە لە سەرچی هەموو ئەو جەنگانە کورتخایەنن یعنی لە سیستمە ئەوروپیەکان و ئەمریکیەکانە دەوڵەت دەرفەتی ئەوەی نابێت کە شەڕی درێژخایەن بکات ساڵێک 2 ساڵ 3 ساڵ یا 8 ساڵ وەکو شەڕی عێراق ئێران ئەوان خۆیان تووشی شتیوان ناکەن ئەوەندە پێیان بکرێت هەوڵەدەن بۆ ماوەیەکی دیاریکرااو بێت و لە کورتی بیبڕێنەوە بە مەرجێک ئامانجەکانی خۆیان بەدی بێنن ئێستاش ئەمە استراتیژی سەرەکی ئەوانە ئەگەر ئەوەش نەبێت ئەتوانن ئەگەر ناچار بن ململانیەکە درێژ بکەنەوە لە ڕێگای جەنگەوە درێژی ناکەنەوە لە ڕێگای سزا ئابوووریەکان سزا سیاسیەکان لە ڕێگای تانک پێ هەڵچنین یان ئەم جۆرە شێوازانە بەکاردێنن کێشە بۆ ئەو وڵاتە دروستەکان بۆ ئەوەی خەڵک ڕاپەڕین دروست بکات یاخود کودەتای سەربازی لە وڵاتە ڕووبدات یاخود خەڵک بێتە سەر شەقام یاخود شەڕی ناوخۆ لە وڵاتە دروست بێت کۆمەڵێک میکانیزمیان هەیە ئەتوانن وەکو فشار بەکاری بێنن ئەو جەنگی کە دەستی شپێک و درێژخایەن نابێت لەسەر چی وەستاوە ئێستا و جەنگە درێژخایەن نابێت کرد نا ئەمە جەنجی ئاسمانی هەمیشە کورتە جەنجی ئاسمانی یا ئەو وڵاتە زوو خۆی بەدەستەوە ئەدات یا ئەمە ڕێخۆشکردنە بۆ هێرشی زەمینی یعنی ئەو جەنگەکە ئەو دوڕهاندەی لە بەردەمایە ئەم دوو بژاردەی لە بەردەمایە یعنی ئێستا ئەمە ئەمریکا ئێستا شەروایە یا ئێران ناچارەکات ئاڵای سپی بەرزکاتەوە کە پێم وایە ئێران وا ناکات یا ناچاریەکات لەگەڵی دابنیشێت و ئەوەی کە خۆی ئەوێت لەسەر مێزی گفتوگۆ بە سەریابی سەپێنێت یاخود بگەن بە ڕێککەوتنێکی دیاری کراو کە ئەمریکیەکان لی قازانج بکەن و ئێرانیەکانیش بە سەلامەتی لی دەرچن و زۆر شکستیتیانە بێت بۆ ئەوان ئێران کارتی برستەوەی خۆی تەسلیم نەکات لەم بارودۆخە من پێم وانە ئێرانیەکان خۆیان بەدەستەوە بن ئەتوانە شەڕ بکەن لەسەر چی وەستاوە کە بەڕێز دەڵی خۆیان برستەوە نەدەن خۆی ئێرانیەکان میانی مێژووی ئێران ئەگەر بیخوێنیتەوە مێژوو شەڕی درێژخایەنە و ئەو وڵاتەی یا ئەو گەلەی کە شەڕی درێژخایەن ئەکات گەلێکە ئەتوانێت درێژە بە شەڕ بات و گرە و لەسەر کات ئەکات گرە و لەسەر پڕووکاندنی دوژمن ئەکات گرە و لەسەر ئەوە ئەکات ئەتوانێت دەست بۆ وەشێنێت و زیانی پێ بگەینێت بە دوژمنەکەی وای لێ بکات چۆچی پێدا بدات ئەمە شەڕی ینی ڕەنگە شەڕی عێراق ئێران یەکێک بێت لە شەڕە هەرە کورتەکانی مێژووی ئێرانیەکان نزیکەی 30 ساڵ شەڕی یۆنانیان کردووە نزیکەی 200 ساڵ شەڕی عوسمانیەکانیان کردووە لەگەڵ مەغۆل ڕەنگە 100 ساڵ شەڕی مەغۆلیان کرد بێت یان شەڕی کورتخایەن لە مێژووی ئێرانە نییە ینی شەڕی درێژخایەن لە بەرژەوەندیوانە بە بەوچوونی بەڕێوەندی نییە بەس ئەمە ئەم بەس لە سەردەمە کۆنەکان ئەەکەم کە تەکنەلۆژیە ئەوەندە گەشەی نەکرد بوو لەبەرەوە هەموو وڵاتێک هەر بەشم شێر شەڕەکات ینی یا بە تیر و کەمان شەڕەکات یعنی هەمویان وەکو یەک چەچیان هەیە بەڵام لە سەردەمەدا هەموو وڵاتەکان وەکو یەک چەچیان نییە هەیە بۆ موشەکی دوورهاوێژی هەیە چەچی چیمیایی هەیە ئەتۆمی هەیە و هەیە زۆر لاوازە ئەوەسێتە سەر تەرازوەکە یعنی ئەم تەرازوە کامیان کام تا قۆڕسترە ئەوە ململانێکە ئەباتەوە و ئەوەستێتە سەر زیرەکی دیبلۆماسیش ئەمە یەک هیچ دیبلۆماسیتێک ماوە ئێستا تا سەرزیرەکی دیبلۆماسی بەڵێ بە تایبەتی ڕەنگە ئەمە خۆشبەختانە بێت کە ترامپ پیاوی وتوێژ و سەفەقاتە ئەوەتان بۆ ئەەکەم ئەوەم بۆ بکەن ئەوە بکەن من ئەوە ئەەکەم ئێوە ئەوە بکەن ئەوە بۆ من ئەوە بۆ ئێوە ئەتوانن لەگەڵی ڕێک بکەون ئێرانیەکانی شەرپێویستیان بە ڕێککەوتنێک هەیە لەم بارەیەوە و خۆشیان پلانێکیان هەبوو
کێ پلانی هەبوو ئێرانیەکان خۆیان پلانێکیان لەم بارەیەوە دانابوو بەڵام لەوە ئەچێت فریان نەکەوتی بێت لەگەڵی باسی بکەن دایان نابوو کە ئەوان ئەتوانێت کۆمەڵک پرۆژیان ئامادە کردی و دایان نابوو لەگەڵ ئەمریکیەکان وتوێژی لەسەر بکەن ئەو پرۆژانە قازانجی ئەمریکای تیا بوو یان ئەوان هەڵی ئەویان هەڵبژاردووە کە ئەمریکیەکان پیان خۆش ئەم جۆرە پرۆژانە جێبەجێ بکەن و هەم بۆ ئەوانیش هەر قازانج بووە ینی کە ئەویست شتێکی وا بێن نەکایەوە لەباتی ئەوە دوژمناتی یەکتری بکەن و ببن بە دوژمنی یەکتری و لە یەکتری بکوژن ببن بە شەریک لە پرۆژەی ئابووری و پێم وایە ئێستاش لە دانیشتنەکانە ئەم پرۆژانەی خۆیان ئەخەنە بەردەم پێ دوای بەم جوانە گفتوگۆ دەست پێ بکاتەوە لە کاتێک ئێستا بەڵێ پێم وایە گفتوگۆمانەیە شەڕی موشک گفتوگۆکە ڕەنگە زۆر زوو دەست پێ بکات چونکە ئەگەر ئەوان بڕیار لەسەر گفتوگۆ بدەن هەموو چالاکی عسکەریەکان ئەبێ بوەستێت تا ئەو گفتوگۆیە بە ئەنجام ئەگات یا بە ئەنجام ناگات کە بە ئەنجام نەگەیشت ئەو کاتە دەرفەت هەیە بۆ سەرهەڵدانەوەی گرژی بەڵام ئەگەر لەوێ ڕێککەوتن بە دڵنیایەوە ئەو کاتە ئەبێت ڕێککەوتنەکە جۆرێک هاوسەنجی تیا بێت یعنی ئەوە نییە ئەمریکا هەموو شتێک بۆ خۆی ببات ئەبێت ئەوانی شەر قازانج بکەن یان ئەگەر بگەن بە شتێک کە قازانجی هەردوو لای تیا بێت تەنانەت ئەگەر تۆزێک ئەمریکیەکانیش قازان زۆرتر بکەن پێم وایە ئێرانیەکان ئەوەندە زیرەکن کە بەمەش ڕازی بن متمانەماوە بۆ گفتوگۆ چکەوە دووجار لە کاتی گفتوگۆ بڵێن هێرش دەکەنە سەرێران متمانم ماوە من پێم وایە ئەمە گفتوگۆ نەبوو ئەوەی کە کرا گفتوگۆ نەبوو بەو مانایە گفتوگۆ نەبوو متمانە نەبوو لە نێوانیانە و هەردوو لاش کاریان ینی گرەویان لەسەر کات ئەکرد ئەمریکیەکان ئەنویست تێڕوانینی خۆیان بەسەر ئێرانیەکانە بسەپێنن و ئێرانیەکانیش ئەنویست زیرەکی خۆیان پیشاندن لە دیبلۆماسیەتە دواتر هەردووچیان شکستیان هێنا نەیانتوانی هیچ ئامانجێک بەدەست بێنن بەڵام ئێستا پێم وایە ڕەنگە هەلومەرجێکی گونجاوتر هەبێت بەتایبەتی گونجاوتر بێ بۆ کێ بەتایبەتی بۆ ئێرانیەکان ئێرانیەکان بۆیان دەرکەوت ئێستا کە ئەگەر ڕێککەون ئەو ڕێککەوتن زۆرتر لە قازانجی ئەوانە زۆر جێسەڵیان لە کۆڵ ئەکاتەوە و ئەمریکایەکانیش من پێم وایە ئەزانن خۆیان چیان ئەوێت و ئەزانن چۆن داوای قازانج بکەن لەو ڕێککەوتنانە بەس ئەو کۆتایاتین ئێران نییە و ئەوەی کاگەرەوە جێبەجێ بکرێ واز لە موشکی بالستی بێنێ واز لە بەرنامەی ئەتۆم و پیتاندنی یۆرانیۆم بێنێت و نازان پیتانۆمی یۆرانیۆمی پیتێنرا و بگوازدرێتەوە یعنی ئێمە ئەوێت داواکانی ئەمریکا بکەینە چەند جۆرێک هەندێک داوا هەیە زەحمەتە ئەمریکیەکان دەستی لێ هەڵگرن یعنی ئەوانێک کە ئێستا هەندێکە دوت ئەتۆم و ئەو شتانە ئەوان خۆشیان دژی ئەوە نین هیچ وڵاتێک ئەتۆمی هەبێت بەڵام دژی ئەوان چەچی ئەتۆمی بەرەو چەچی ئەتۆمی بیبات یعنی ئەگەر ئێرانیەکان ئەتۆمیش بەکاربێنن چکە ئەتۆم یەکێکە لەو شتانەی کە خێری بۆ بەشەریەت و مرۆڤایەتی و بۆ شارستانەتی هەیە یان هەر مەسەلەوە نییە بواری کار بە پزیشکی ئەتوانێت زۆر سوودی هەبێت هەموو وڵاتێک بەمەرجێک ژێرخانێکی ئەتۆمی هەبێت سوودی لێ وەربگرێت یان بتوانێت زانای هەبێت خەڵکی هەبێت ئێرانیەکان لە وتوێژە من بۆ دەرکەوتەوە زۆر زیرەکانە هەڵسوکەوتەکەن لە زۆربەی زۆری وتوێژەکانە کە کردویانە لەگەڵ وڵاتان لە دانوستانەکانە سەرکەوتوو بوون لەبەرەوەم پێم وایە و بەو فشارش ئەم فشارش هەر هۆیەکی یارمەتی دەرەکە نەرمی زۆرتر بنوێنن باشە بەس ئەو جەنگە دەتوانێت ئێران بڕوخێنێت دوای قسە لەسەر قۆناغی دوای ڕابەری باڵاش دەکەین ڕابەری باڵا ئەگەر لە ئێران لەسەر چی وەستاوە بڵێن دەتوانێت ئامانجەکە ئەوەیە بۆیان بەدیدەی ئەمریکا و ئیسرائیل نا ئێستا تۆ باس لە ڕوخاندنی ڕژێمی ئێران ئەکەیت ئەبێت سیناریۆکان بنووسی ڕژێمی ئێران چۆن ئەڕوخێت یعنی ئەبێت ئەوە دیاری بکەیت ڕەنگە بە یانیەکێ لە بژاردەکان هێرشی دەرەچیە
بەڵام نەک هێرشی دەرەچی وڵاتێکی وەکو ئیمارات یا کوێت هێرشی دەرەچی وڵاتێکی وەکو ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەگەر مەبەستیان بێت ئەتوانن کێشە زۆر دروستکەن و ئەتوانن بەشێک لە خاچی ئێرانیش داگیر بکەن بەهێرشی زەمینی نە مەسەلەکە ئەوە نییە بڵێ بە دووری ئەبینمیان نە بەڵام تۆ ئەبێت بە عقلیەتی ئەوان بیرکەیتەوە ئەوان ئەتوانن ئەتۆمی لێدەن ئەتوانن بەو موشەکە دوورهاوێژانە زیانی پێ بگەێنن بۆ چەکە قورسانێک کە هەیەە ئابووری ئێران وێرانکەن وڵات وێرانکەن بەڵام پاش ئەوە چیان لەو وڵاتە ئەوێت یعنی ئەوان ئەتوانن ئەو کارانە بکەن بەڵام هێز لە سیاسەتە لە دیبلۆماسیەتە ئەوە نییە کە بەکاری بێنی هێز ئەوەیە کە تۆ بەهێز بی و بتوانانی بەکاری بێنی و بەکاری نەهێنی و لەگەڵ بەرامبەرەکە شت ڕێگوکەوی ئەوان ئەوەیان ئەوێت پێ ڕوخاندنی ناوێتە ئێستش نە ئەوان ئامادەن لەگەڵ دژی ڕژێمەکە نین دژی هەندێک لە سیاسەتە دەرەچیەکانی ڕژێمن کێشیان لەگەڵ ڕژێمی ئیسلامی نییە کێشیان لەگەڵ ئەو تێڕوانینانەی ئێستای ئێران نییە لەناو خۆیان کێشیان نییانی خۆی چۆن چیەکە چی ناکاتە بەلایەنەوە یانە ئەمە کێشە نییە بەڵام لە دەرەوەی وڵات ئەیانەوێت ئێران نەبێتە مایەی هەڕەشە بۆ سەر بەرژەوەندیەکانی ڕۆژئاوا ئەو کارەکەی یعنی ئەوە ئامانجی سەرچیانە ئەو ئەگەر هێرشی ئاو بەردەوام بێ ئاسمانی دەتوان تەنابێریشی ئاسمانی بێڕوخێنن یاخود وەستاوەتەوە لەسەر من باسم کرد لە سەرەتا وتم هیچ وڵاتێک بە هێرشی ئاسمانی داگیر ناکرێ ناژڕخێ ڕژێم ناڕوخێت یعنی تیارە دوو کەسی تایە سێ کەسی تایە یعنی ئەوە چی ئەکات هەر لە شوێنە دات و وێرانی ئەکات هەر خەڵکە کوژێت بەڵام وڵاتەکە هەر وەک خۆیەتی ڕوبەرەکەی وەک خۆیەتی خەڵکەکە لەوێن یعنی ئەمە ئەوەستێتە سەر ئەمریکیەکان خۆیان یعنی ئەمریکا ئێستا بە هەموو هێز و قورسایی خۆی هاتووە بۆ ئەمریکیەکانیش قازانجە و بۆ خودی ترامپیش سەرکەوتنە ئەگەر بتوانێت ئەوەی کە خۆی ئەوێت بیسەپێنێت بەسەر ئێرانیەکان ئەبێت بۆ جۆرە سەیری مەسەلەکە بکەین ئەمریکا ئەو هەموو ڕێگایی بڕیوە بۆ ئەوە نەهاتوە ئێران داگیر بکات چکە کە داگیری بکات خەڵکی سەک هەڵەگرێت و ئەو کاتە شەڕ لەگەڵ داگیرکەر ئەکەن و ئێرانیش وڵاتێکە ژمارەی دانیشتوانی زۆر زۆرە بەڵێ زیاتر لە 90 میلیۆن بەڵێ لەبەرەوە ئێرانیەکانیش شارستانیەتێکی دوور و پێشکەوتویان هەبووە و ئێستا شار بەها شارستانیەکان ڕەنگە داتەوە لە هەڵس و کەوتیانە لەبەرەوە ئێرانیەکانیش پێم وایە نیشتیمات پەروەرن نایەنوێت هیچ وڵاتی ئەوان داگیر ئەگەر داگیریشی کرد خۆیان بە کوشتە دەن و بەرگری لە خاچ خۆیان ئەەکەن و درێژە بە شەڕەکەش ئەدەن وەکو چۆن ڤێتنامیەکان بە چەکی سووک و بە ژمارەیەکی کەم کارێکی وایان کرد ئەوان ئەمریکایان دەرپەڕاند ئەگەر ئێرانەکان شەڕ بکەم پێم وایە سەرکەوتوتر ئەبن لە ڤێتنامیەکان چونکە ڤێتنام ئەگەر ڕەنگە ئێران ڕەنگە 10 تا 15 گەورەتر بێت لە ڤێتنام لە ژمارەی دانیشتوانی شار زۆرترە و پێشکەوتوتریشە لە ڕووی شارستانیەوە چونکە ئەو کاتێک کە ڤێتنامیەکان شەڕیانە کرد تەنها کشت و کاڵیان هەبوو ڕەنگە دوو کارگە لە ڤێتنامە نەبوو بێت جگە لەوەی کە شارستانیەتی ئێرانی پێشکەوتوترە ئەمریکیەکان شارستانەتی کۆنیان نییە بەس ئەوان گرێ لە سەرەوە دەکەن بۆ نمونە بردومانی ئاسمانی بەردەوام بێ بەڵام خەڵک خۆپشاندان بکە و ڕاپەڕێت پێ دوای ئەوە ڕوو دەدات لە ئێران ئەوە من تا ئێستا بۆ چونم ئەوەیە ئەوە ڕوونادات بۆچی وە کارەکەی بەلای بەڕێستەوە پێ دوای ڕوونادات چونکە ئەمە ڕەنگە لە ئێران ڕەنگە هەندێک گروپی دیاریکراو هەبێت کە پەیوەندی لەگەڵ ڕژێم زۆر باش نەبێت
بۆ نمونە کورد پەیوەندی کورد لەگەڵ ڕژێم بە بەراورد لەگەڵ پەیوەندی ئازەر لەگەڵ ڕژێم فارس لەگەڵ ڕژێم عەرەب لەگەڵ ڕژێم زۆر جیاوازە یعنی ئەو پەیوەندیە زۆر گەشەی نەکردووە لە نێوان کورد و ڕژێم بەڵام ئازەر عەرەب ئەمانە فارس خۆی ئەم ڕژێمە بەهی خۆیان ئەزانن من پێم وایە ئەگەر ئۆپۆزیسیۆن هەبێت لە ئێران ئۆپۆزیسیۆنێکی چەکدار هەیە لە بلوچستان بلوچن ئێستاش شەڕی پارتیزانی ئەەکەن 20 ساڵ زیاترە ئێستاش هەر شەڕەکەن و کوردیش ئەو دوو گروپە و کوردیش خەباتی چەکداری نییە خەباتی مەدەنی هەیە و ئەم سەردەمی خەباتی مەدەنیە لەبەرەوە گروپە سەرەکیەکان کە بریتین لە فارس و ئازار ئەمانە هەمویان ئەم دەوڵەتە بەهی خۆیان ئەزان ئەم ڕژەمە بەهی خۆیان ئەزان یان هیچ کێشەیەکیان لەم بارەیەوە نییە ئێران کە شی ئەەکەیتەوە مێژووی ئێران بریتە لە هەوپەیمانی نێوان فارسەکان و ئازارەکان یان بۆ نمونە ئەو شەڕە گەورانەی ئەوەی بیرت مابێت لە نێوان دەوڵەتی عوسمانی و لە نێوان ئێران لە نێوان دوو دەوڵەتی تورکی بوو لە نێوان دەوڵەتێکی ئازاری و لە نێوان دەوڵەتی تورکی بوو یان لە نێوان فارس و عوسمانیەکان فارس و تورک نەبوو لە نێوان دوو گروپی سەفەویەکان تورکن کە ئەوان شیعەتی گەرێتیان بەسەر ئێرانە سەپاندووە یعنی لەو سەردەمەدا سەفەویەکان ئێرانیان بەهی خۆیان زانیوە لە کاتێکە کە ئێران لە بنەمادا وڵاتێکی ئاریە بەس وەکو بەدیل هیچ بەدیلێک شێ بۆم قۆناغی ئێران ئەگەر شتێکی واڕووداسەنە بەرز دەڵی بڵێن ڕوحانی ڕژێمە کە دوور بێ بەس وەکو بەدیل باسی کوریشا و موجاهدینی خەڵق و خەڵکی تر ئەمانە ئەگەر بکرایە لە کاتی شەڕ عێراق ئێرانە یا زووتر ئەمریکەکان هانایان بۆ ئەبرد بەڵام کە تا ئێستا نەکرابێت پێم وایە ئیتر ناکرێت نە کوڕیشە نە کەسی تر ناتوانێت بگەڕێتەوە و حکومڕانی بکات مەگەر ئەمریکیەکان ئەو هەموو هێزەیان بێنن ئێران داگیر بکەن ئەنجە دواتر کوڕیشا بێنمەوە و بیکەن بە شای تازەی ئێران و ئەنجە دیسان ئەویش بنەماڵی پەهلەوی تازە بکاتەوە بەڵام من پێم وایە خەڵک ینی بەو جۆرە نییە کە بنەماڵی پەهلەوی بێت لە ئێران لەسەر بڵێن تیرۆرکردنی ڕابەری باڵای ئێران کە تیرۆرکراوە بڵێن ئەنجومەنێکی کاتیش پێکاتووە لە سەرۆک کۆمار سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری ئەندامێکی ئەنجومەنی پاراستنی دەستور هەندێک بۆ چونوا بوو دوای نەمانی ڕابەر ئێران بڕۆخێ دۆخەکە بەم شێوەیە یاخود چاوەڕێ چیەیە یاخود ئایا خەڵکیان هەیە بەدیل هەبێت بەدیل بۆ ڕابەری پێشوو بەڵێ بەدیل هەیە بەڵێ بەڵیر هەیە خوان ئەیزانن هەر کەسێکە بە گونجاوی ئەزانن ئەتوانن دایبرێن یان هیچ کێشیان نییە بەڵێ چکۆ هەندێک وا خوێنویان بەوکت کە مادام ڕابەری باڵا تیرۆرکراوە ئێران دەڕوخێ یاخود دەسەڵاتەکان فرەجۆرن بڵێن پێکاتەی دەسەڵات لە ئێران و نییە لە دنیادا نییە یەک کەس مرد وڵات بڕوخێت نییە یەک نمونەم بۆ بێنە لێنین مرد یەکێت سۆڤێت مایەوە یعنی هیچ کێشەیەک نییە ینی بە مردنی یەک کەس مەحاڵە وڵاتێک بڕوخێ پاشەوە نازانم تێڕوانێنانم پێم وایە تەڕوانێنی زۆر چەوتن کە خەڵک بیری لێکاتەوە ئاخر بەدیل هەیە سە بۆ عەلی خامنەی لە ئێران وەکو کاریگەر بێ ڕۆڵی هەبێ هەیە پێ دوایە تۆ عەلی خامنەئی دیوە و عەلی خامنەئی ئەو کاتێک کە هێشتا نەبوو بەڕابەر نازانم پۆستێکی تری هەبوو بەڵێ سەرۆک کۆمار بوو سەرۆکی کۆمار بوو بەڵێ ئێمە لەو کاتەیە ئەیناسین بەڵام ڕەنگە ئەوان 50 عەلی خامنەئیان هەبێت بە دڵنیایەوە چۆن نیانە خۆمە پلەیە لە ئێوان لای شیعە هەمان پلەی هەیە و هەمان شێوەی بیرکردنەوەی هەیە و هەمان تێڕوانینی هەیە و گونجاویشە و
بەڵێ و ئەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت هەرچەند ڕەنگە هەندێک ئەگەر لەوەش بکەنەوە چکە سیستمی ئێران سیستمێکە خۆیان وایان لێ کردو یعنی ئەکرێت سیستمێک بێت نزیک بێت لە ئەلمانی ئەکرێت ینی لەمەولا یعنی ئەکرێت پۆستی ڕابەر نەمێنێت ئەگەر بیانەوێت بەڵام ئەوان تا ئێستا بەس لەم مەسەلانە نەکراوە دڵێن لە دوو بە قسەی وەزیری دەرەوە بێ دەڵێ لە یەک دوو ڕۆژی داهات و ڕابەر هەڵبژێرن ئەکرێت ناڵێم هیچ کێشەیان نییە یعنی هەر کەسێک بێت ئەوە هەمان دەسەڵاتەکانی ڕابەری پێشووی ئەبێت بەڵام من خۆم پێم وایە ئێران پێویستی بەوەیە کە پێداچوونەوەیەک بە سیستمی سیاسی خۆی بکات یعنی بۆ نمونە ئەوان هەمیشە کارێکی وایان کردووە کە لایەنێکی دەوڵەت مەدەنی بێت و لایەنێکیشی دینی بێت هەردووچیان تێکەڵاو کردووە لایەنە دینیەکە سەرۆکی کۆمەڵ ئێستا نوێنەری لایەنە مەدەنیەکەیە ڕابەری گەورە ئەمە هینە نوێنەرایەتی بەشە ئاینیەکە ئەکات باشە تێکەڵاو کراون بڵێن هەمووی بەیەکەوە دوو پۆستی گەورن بە سەرۆکۆماری هیچ ڕۆڵێکی هەیە سەرۆکۆمار زیاتر دەسەڵاتەکان لای ڕابەری باڵایە لە ئێران وێ لە پاڵەوەش کۆمەڵێک دەسەڵاتی دیکەن وەکو ئەنجومەنی دادوەری سوپای پاسداران بڵێن دەسەڵاتەکان دابش کراون یەک دامەزراوە نییە بەڵێ من لەگەڵ ئەوە من باس لەوە ئەەکەم ینی ئێران خۆشی هەر پێویستی بەوەیە کە پێداچوونەیەک بە مەسەلەیە بکات ینی ڕابەری معەزەمی گەورەی شیعەکان دەسەڵاتی ئەمنی بۆ چییە؟ دەسەڵاتی سوپای پاسدارانی بۆ چییە؟ یعنی ئەو لە ڕووی ڕۆحیەوە هەمووی ڕێزی لێ ئەگرن و بڕیار لەسەر مەسەلەکان ئەدات و کە یاسایەک دەرەچێت ئەوەی بەلایەوە گرنگە ئەمە لەگەڵ ئیسلامە بگونجێت باشە بەس کاتمەکەمەوە بەس کاریگەرەکانی ئەم جەنگە لەسەر وڵاتانی عەرەبی ئێمە دەبینین زۆر وڵاتانی عەرەبی بردومان کران پەیوەست بوو بەچی و بڵێن بەکەکانی ئەمریکا لە هەولێر بردومان کراون ئەوەی عەرەبیەکان ئێرانیەکان خۆیان دانیان بەوەدا ناکە ئەو شوێنانیان بردومان کردووە بەڵام ئەوان وتیان ئێمە ئەو هێزانەی ئەمریکا کە ئێوە هێناوتانە لە وڵاتی خۆتان دانەوە ئێمە ئەوانەمان بردومان کردووە ولەو بردومانانە تا ئێستا هیچ وڵاتێکی عەرەبی ئەوەندەی من متابعەم کرد بێت ئەوەی ڕانەگەیاندووە لەو بردومانانە هیچ هاوڵاتێکی ئەو وڵاتانە بریندار بوو بێت یاخود کوژرا بێت ئەی بۆ کارگەر لەسەر هەرێم یاخود هەرێمی کوردستان چۆن مامەڵە بکە من نازانم ینی بۆچی لە هەولێر درراوە بۆ نمرە لە کنسوڵخانەی ئەمریکا بووە کنسوڵخانەی ئەمریکا هەیە فڕۆکەخانەی لە پاڵ بڵێن فڕۆکەخانی نەوەڵەتی دەوڵەتی ڕاستە ئەمە ئێران یەکێکە لەو وڵاتانەی کە ڕێککەوتن نامی جنێڤی واژۆ کردووە لەوێ هەموو وڵاتان دانیان بەوە داناوە کە ئەرکە لە سەریان ڕێز لە قۆنسوڵخانە و باڵیۆزخانەکانی یەکتری بگرن و لە کاتی تنگانەیە یاخود کێشەیە بیان پارێزن و بە هیچ شێوەیەک نابێت زیانیان پێ بگەێنن ئێران خۆشی ئەم ڕێککەوتن نامەی واژۆ کردووە عێراق خۆشی هەرواژۆی کردووە بەڵام ئەگەر مەسەلەکە بردومانکردنی هێزەکان بێت شتێکی ترە هەر کنسوڵخانەی ئەمریکا لەگەڵ بنکەیاو پەیمانی نێودوڵەتی بەڵێ بە زۆر زار ئەو سیستەم دژە مشتەکەی کە هەیە کێشەش دروست دەکات بۆنەوە لە کاتی بەرپەرزدانەوە لە شوێنێکی تر دەکەوێتە خوارەوە ئەو بەڵێ ئەوەیە چەکە لەو کێشانەی کە زۆر جار ئەقاومێت بەڵام من ئەوەندەی من بزانم وڵاتە عەرەبیەکان هیچیان ڕانەگەیاندووە بەڵێ بەسبارەت بە عێراق بڵێن ئەو گروپە چەکدارن ئێستا گروپێکی چەکداری شەیە باسی لەوە کردو ئەوانیش بەشدار بوون لەو هێرشە درۆنیان بۆ سەر ئەمریکا لە هەولێر پێ دوای عێراق لە هەولێر بەڵێ ئەوانیش بەشداریان کردە بێ گروپی ئەولێ ئەدەمەوە بزانم ڕوونکردنەوەیشیان بڵاو کردبەوە گروپێکی شیعی چەکداری عێراقە بەڵێ مەبەستم هەرێمی کوردستان چی بکە خۆی بپارێزێ یا بڵێن کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی شەر لێرن لە کوردستانن لە هەرێمی کوردستان
نا حزبەکانی ڕۆژهەڵات کە لێرەن ئەمانە پەنابەری سیاسین و بەپێی یاساکانی هەرێم و عێراق هەڵسکەوتیان لەگەڵا کرێت. یعنی خاچی هەرێمیان بەکار نەهێناوە دژی هیچ وڵاتێک. وەکو چۆن یەکێک پەنابەری سیاسی ئەبێت لە ئەوروپا ئەتوانێت چالاکی سیاسی بکات، بەڵام چالاکی سیاسی مەدەنی، بەڵام نابێت ئەو وڵاتە بەکاربێنێت لە ڕووی عسکەریەوە، لە ڕووی تەقینەوە، لە ڕووی بۆمب بۆ ئەو شتانەوە لەوێ ئەو شتانە بکات دژی کۆنسۆلگەریەکان یاخود باڵێۆزخانەکان. لەبەرەوە کێشەیەکی گەورە نییە لە عێراقا، بەڵام بە دڵنیایەوە گروپە شیعیەکان دڵیان لای ئێرانە یان حەق خۆشیانە چکە هەردووچیان شیعن، بەڵام هەندێک لە گروپە چەکدارەکان زۆر پەیوەندی بەهێزیان لەگەڵ ئێرانە هەیە. نازانم ئەوانە لەم ماوەیەدا هیچ هەڵسوکەوتیان کردووە یان هەڵسوکەوتیان نواندووە یان نا، یعنی چی بکەن هیچ وابزانم هیچیان نەکردووە. چاوەڕوان دەکرێت لە قۆناغیدات وەگەر شەڕەکە بڵێن ئەوە زیاتر پەرەبستێنێ بڵێ حوسیەکان لە ئێمن کێشە دووسکەن بۆ ڕێڕەوە ئاویەکان گروپە چەکدارەکان لە عێراق بڵێن هێرش بکەنە سەر زیاتر بکەن سەر بنکەکانی ئەمریکا. نا باوەڕ ناکەم گاتەوە خۆناوە نامە خراپە بۆ خۆیان و بۆ شیعە خۆی و بۆ دەوڵەتی عێراق. پێت ئێران ناوێت عێراقتەوە بگرێت یا بۆ عێراقیەکان خۆیان هەمیشە عێراق ڕۆڵێکی زۆر باشی دیوە لە کارکردن بۆ لێک نزیککردنەوەی هەردووچیان یان تا ئێستا هەروە بووە. لەبەرەوە ئەو کەناڵە نابێت بسووتێت لە نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکانە، ئەوێت کەناڵی عێراق هەر بمێنێت. بەڵام بەدڵنیایەوە ڕەنگە باڵی تونندڕەو هەبێت بەتابێتی چەکدارەکان گروپە چەکدارەکان ئەمانە ڕەنگە تۆزێک ئەستەم کۆنتترۆل بکرێن، بەڵام حکوومەتی عێراق ئەو کاتە یاخود ئەوانەی کە دەستڕۆیشتون لە ناو حکوومەتی عێراق ئەبێت ئەوانە تێبگەێنن کە ئەوان ئەبێت بەرژەوەندیەکانی عێراقشیان لەبەر چاو بێت. باش دو پرسیار مەسەرەوەی کە پێ دوای ئەگەر زیانەکانی ئەمریکا زۆر من بۆن نەسێ سەربازیان دەڵێن کوژراوە، ئێران دەڵێشمان کردو سەرکەشتی گەری بڵێن ئەمریکی موشکی بالیستی بڵێن ئارەسە ئیسرائیل کرابوو نزیکەی 10 وڵاتی کوژرابوون لە ئیسرائیل. ئەگەر زیانم مەدەنیەکان زیاتر بێت ئایا جەنگ پەرە دەسێنی یاخود هۆکارە بۆ ڕاگرتنی جەنگ زیانەکانی ئەمریکا و ئیسرائیل؟ ینی ئەوەی یان شەڕەکان چۆن بۆ یان دوو لەشکر نییە بەرامبەر ماوەسمێسا کە موشکی بالیستی ئێران دەگاتە ئیسرائیل هاوڵاتی مەدەنی ئیسرائیلی بکوژرێ دەبێتە فشار لەسەر حکوومەتەکەی بۆی جەنگ ڕابگیرێ لەسەر نەتەنیاهۆ، دەبێتە فشار لەسەر ئەمریکاگە سەربازی بکوژری سەربازی خۆی. یان تۆ مەبەست ئەوەیە ئەگەر ئێران لە ئیسرائیل بات بەڵێ هاوڵاتی مەدەنی ئیسرائیلی بکوژرێ ئەوە خۆی لە شەڕی موشەکە هاوڵاتی مەدەنی هەرە کوژرێ. بەڵێ مەبەستمە فشار لەسەر ئیسرائیل دروست دەکە لەسەر خودی خۆی بۆی ئەم جەنگە بوەستێ فشار لەسەر نەتەنیاهۆ دروست دەکە. بەڵێ ئەگەر زیانەکە زۆر گەورە بوو بە دڵنیایەوە ناچارە بێت ڕای بگرێت، بەڵام لەم جۆرە شەڕانە کۆنتترۆلی خۆپاراستن لە کوشتنی مەدەنی ناکرێت، یعنی ئەو موشەکە بەو زۆرە کۆنتترۆل ناکرێت. یعنی ئەوان ئەتوانێن ئەگەر بۆ چکە هەندێکی بە هەڕۆمەچی ئەڕوات، یعنی ئەوە نییە با بڵێن لە شوێنێکی ڕسمی یا بەڵێن لە بینای وەزارەتی سەرک وەزیران بدات یا لە فلان شوێن یا لە هینەکان دوورن، شوێنەکان دوورن، ئەستەمە یعنی لە 100% لە شوێنەکان بپێچێت. ئەگەر ئیسرائیلی شەر ئەو موشەکانە بەکاربێنێت هەر لە مەدەنی ئەدات و ئێرانی شەر لە مەدەنی ئەدات، یعنی کۆنتترۆل ناکرێت لە 100%. بەڵام ئەمە خۆی ئەبێتە فشاری ناوخۆی لەسەر خودی حکوومەتەکە. یعنی بۆ نمونە ئەگەر ئێران ئیسرائیلی موشکباران کرد و ئەو موشکبارانکردنەش بە هەڕەمەچی بوو، بە دڵنیایەوە خەڵکی مەدەنی زۆر بەرەکەوێت. ئەمە فشارەکە لەسەر ئێران نابێت ئەو کاتە لەسەر حکوومەتی نەتەنیاهۆ ئەبێت و بە عەکسیشەوە هەروایە. ئەگەر ئەوانیش کە لە ئێرانیاندا بە و موشەکانە و مەدەنی زۆر بوون بە دڵنیایەوە خەڵک فشار دروست دەکات لەسەر حکوومەت بۆ ڕاگررتنی ئەو هێرشانە. زۆر سپاس دەکەین کاک فەریدە سەر کاتمان تەواو بوو. زۆر سپاس دەکەین، سپاسیان بەدەبوون دەکەین مادومان کردی. زۆر سپاس دەکەین. سپاس بە بینەرانی بەڕای سپاس باوکاران خواتان لەگەڵ.